دەربارەی ڕوونکردنەوەکەی وەزارەتی پلاندانان وەروە تەرخانکردنی ئەو بڕەپارەیی کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆ پارێزگاکان دیاریکراوێمە لە ستۆدیۆی سلێمانی و میوانێکمان دەبێت زیاد کاکەڕەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگاری سلێمانی لەگەڵمان دەبێت. ئەم کاتت باش وەک لە داتاکان دیارە و بینیمان حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی زۆری بە سلێمانی داوە و بودجەیەکی زیاتر لە شارەکانی دیکەی بۆ دیاری کردووە. ئەوە ئێوە چۆن لێکی دەکەنەوە؟ سڵاوتان لێبێ ئەوی ڕاستی بێ ئەمە زۆر دەمێکە واقعە حکوومەت هەرێمی کوردستان لە ئەعلام و لە گفتوگۆکانمان باسەکەین کە حکوومەت هەرێمی کوردستان حکوومەتی هەموو هەرێمی کوردستان و نوێنەری تاک بە تاکی گەلی کوردستانە و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەت هەرێمی کوردستان بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوەیە و جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی ئەو حکوومەتەیە سەرۆکی هەموو هەرێمی کوردستانە و بەدڵنیایی ئەم حکوومەتە وەکو عەرزم کردی نوێنەری هەموو لایەکمانە. بۆیە ئەو دەنگۆیانە بۆ جارێکی تریش دوێنێ ڕەت کرایەوە کە حکوومەت غەدر لە شارێک یا لە ناوچەیەکی ناوەڕێمی کوردستان بکە و بە یەک چاو لە زاخۆوە بۆ خانەقین سەیری هەموو هەرێمی کوردستانەکە و ئەوەی پێی بکرێ لە خزمەتکردن و خۆشگوزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستانی دابین نەکات. باشە بۆیە دوێنێ بەو بڕەپارە باشەی کە دابین کرا بۆ هەر چوار پارێزگاکە هەرێمی کوردستان جارێکتر دەرکەوتەوە کە حکوومەت نوێنەری هەموومانە و بە یەک چاوسێری هەموومانە. یان لێرەدا بڕیارانە نیشانی دەدەن کە حکوومەت جیاوازی لە نێوان ناوچەکان ناکات؟ بەدڵنیایی نیشان دەدەن و خۆمان نەزانین حکوومەت هەرێمی کوردستان تا ئەم دەقێژ لە چی قەیرانێکی دارایی هەیە، بەڵام دوێنێکە ئەو بڕەپارەی دەستکەوتۆ و هەستاوە بە دابەشکردنی بە شێوەیەکی یەکسان بەسەر هەموو هەرێمی کوردستانە دابەشی کردووە. ئەمە دەلالەتی ئەوەیە کە حکوومەت هەرێمی کوردستان بە یەک چاوسێری هەموو هەرێمەکەت. باشە بەڕێز زیاد کاکەیانی هەندێک لایەنی سیاسی بەردەوام باس لە پشتگوێخستنی سلێمانی دەکەن دەیکەنە بیان و بۆ مەرامی سیاسی خۆیان. ئەو بڕیارەی حکوومەت ئەو مەرامە سیاسیانە کۆتایی پێدەێنێت بەڕای تۆ؟ هەمومان دەزانین ئێستا گەر تۆ بێت لە پارێزگاری دۆک بپرسیت لەم بارودۆخی چەند ساڵە پڕ لە قەیرانەیە ئەویش ڕەنگە گلەی ئەگەر لە سلێمانی زیاتر نەبێ کەمتر نییە، بەڵام بەداخەوە لێرە لەم دەڤەرەی ئێرە گلەیەکان ئەیبەنە خانەی غەدرەوە. هەلەساس حکوومەتی هەرێمی کوردستان غەدر لەم سنووراکە و بەو بڕەبودجەیی کە دوێنێ یا پێرێ دابین کرا بۆ هەرێمی کوردستان جارێکی تر ڕاستیەوەی سلماندەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە یەک چاوسێری هەموو لایەکەکە و بەداخەوان کەس و لایەن ئەو قسانە و دەنگۆیانەی کە دروستیانە کرد تەنها بۆ مزایدەی حیزبی و خۆڵکردە چاوی خەڵکەوە بوو. زۆر باشە باس لەوە دەکرێت کە پێشتر ناڕوونیەک لە خەرجکردنی بودجەی سلێمانیدا هەبووە. ئایا بۆ خەرجکردنی ئەو بودجەی پەرەپێدان کە بۆ سلێمانی بڕیاری لێدراوە چۆن چاودێری دەکەن؟ ینی بە دوواداچوون بۆ چۆنیەتی خەرجکردنی دەکەن؟ یەکێک لەو بودجانەی کە بودجەی پەرەپێدانە بۆ پارێزگاکان ئەبێ لەژێر چاودێری و ئیشرافی ئەنجومەنی پارێزگا سەرف بکرێ. بۆیە بەڵێ ئەنجومەنی پارێزگا بە هەموو شێوەیەک چاودێرێکی وردی سەرفکردنی و پارەیەکەت. بەڕێز زیاد بۆ بە یاسا ڕێگە پێدراوی نێمە. بەڵێ زۆر چاکە. بەڕێز زیاد کاکەڕەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ستۆدیۆی سلێمانی و میوانمان بووی. سوپاس بۆ ئامادەبوونت. سوپاس بۆ ئێوەش.